ئەگەرچی لە وڵاتی چین کە ناوەندی سەرهەڵدانی نەخۆشیەکە بوو هەنگاو ڕێژەی توشبووان بە کۆرۆنا کەم دەبێتەوە، بەڵام وڵاتانی تر تا دێت زیاتر گیرۆدەی ڤایرۆسی کۆرۆنا دەبن. لە هەرێمی کوردستان ئامادەکاری پێویستکراوە و لە سنووری ئیداری ڕاپەڕینیش لایەنە پەیوەندیدارەکان بۆ هەموو ئەگەرێک ئامادەن، بەڵام هێشتا سەرجەمی ئامادەکاریەکان ئەوەندەی خۆپارێزی هاوڵاتیان ناتوانن ڕێگری بەردەم کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسەکە بن. پێویستە هاوڵاتیانمان ئەوە بزانن لە هەموو نەخۆشیێک نێن بۆ نەخۆشخانەکان سەردانمان نەکەن تا ئەتوانن لە ماڵەوە بمێنەوە، هەتا ئەتوانن چاودێری تەندروستی خۆیان بکەن، ئەتوانن لەگەڵمان بن، چکە ئێمە پلانێکی بە قووەتمان داناوە کە ئەویش تێلیمێدسنە، یەکێک لە هونەرەکانی یان نهێنیەکانی سەرکەوتنی وڵاتی چین خۆشبەختانە بەکارهێنانی تێلیمێدسن بوو کە هێڵی پزیشکی پێدەڵێن، ئەتوانێت لەگەڵ هەموو دکتۆرێک و کارمەندێک قسە بکە ئەگەر حاڵەتەکەی جێگیر بوو لە ماڵەوە بمێنێتەوە، بەڵام بە شێوازێک خۆی کەرەنتینکە کە لە ماڵەوە خۆی پارێزێک کە ئەنەما ئەمەلێتی، بەڵام ترسی ناوێ بۆ هەموو نەخۆشێک سەدای نەخۆشخانەکان نەکە. بەکارهێنانی پێداویستی خۆپارێزی، پابەندبوون بە ڕێنمایە پزیشکیەکان، دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ و کۆڕ و کۆبوونەوە خێزانیەکان هەنگاوی گرنگی ڕێگرین بە پێچەوانەوە ڤایرۆسی کۆڕۆنا گەشە دەکات و دواتریش زۆرترین قوربانی بە دوای خۆیدا دێنێت. بە شێوەیە کە بەرگ بپۆشین ئەو بەرگە کە ڕێگر بێ لەوەی کە نەخۆشەکە بۆ ئێمە بگوازرێتەوە و ڕێگر بێ لەوەی کە نەخۆشەکەش دووبارە لە ئێمە بگوازێتەوە بۆ نەخۆش. بۆیە ئێمە ئەو دۆرانەمان کردێتەوە و دەورەکان کارمەکەمە تەواتی فێربوونە. لە سنووری ئیداری ڕاپەڕین لە 4 کەرەنتینەی جیاواز ئەو هاوڵاتیانە چاودێری دەکرێن کە لە وڵاتی ئێرانەوە گەڕاونەتەوە. لە ڕۆژانی ڕابردووشدا 166 هاوڵاتی کەرەنتینەکراو ڕێگەی گەڕانەوەیان بۆ ناو خێزانەکانیان بۆ کرایەوە. بەڵام سەرجەمی ئەو هاوڵاتیانە پێویستە تاوەکو 2 هەفتەی تر لە ماڵەکانیاندا بمێننەوە و لە هەموو بەرکەوتنێکی ڕاستە و خۆ لەگەڵ کەسانی تردا دوور بکەونەوە. هونە ڕەسوڵ، گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.